نەتەنیاهو چاوێکی لەسەر مێز و چاوێکیشی لە ژێر مێزی دانوستانەکانی ئەمریکا و ئێرانە. ئایا بەتەنیا لە بەرنامە ئەتۆمیەکەی ئێران دەدات؟ پێنجەمین خولی دانوستانەکانی نێوان ئەمریکی و ئێرانیەکان ڕۆژی هەینی لە ڕۆما بە نێوانگیری عومان بەڕێوەچوو. ئەمەش لە کاتێکدایەکە ناکۆکێکی بەرچاو لە نێوان پێشنیارەکانی هەردوولادە هەیە. وا دیارە ترامپ پیشان دەکەی بە سەرۆکایەتی ستیڤ بیتکۆف زیاتر لە بۆچوونی ئیسرائیل نزیک بوونەتەوە کە پێویستە ڕێگری لە ئێران بکرێت لە پیتاندنی یۆرانیۆم لەسەر خاکی خۆی. لە کاتێکدا چاران ئەو بژاردەیە ڕەت دەکاتەوە با ماپی سەروەری خۆی دەزانێت. لێدوانەکانی ئەم دواییەی خامنەیی و ناوبردنی ترامپ بە کەسێکی درۆزن بە قوڵی قەیرانی متمانەی نێوان هەردوولا نیشان دەدات. نەتەنیاهۆ کە لە ئێستا ئاگاداری بژاردەی ترامپە بۆ دانوستان لەگەڵ ئێرانیەکان چاوێکی لەسەر مێز و چاوێکی دیکەشی لە ژێر مێزی دانوستانەکانە و چاوەڕوانی ساتەوەختی شکستێنانی دانوستانەکانە کە ئەوکات ئازادی تەواوی پێدەبەخشێت لە پەیڕاوکردنی بژاردەی سەربازی بۆ لە ناوبردنی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران. پەیمانگای توێژینەوەی یاسایشی نیشتمانی لە ئیسرائیل چۆن سەیری ئەم ئاڵنگاریانە دەکات؟ چ سیناریۆیەکی هەیە بۆ ئەوەی ئێران لە خاوەندارێتی چەکی ئەتۆمیدا بماڵێت، یا ئەوەی لە ئارادایە ڕێکەوتنێکی سیاسیە یان بژاردەی سەربازیە؟ پەیمانگای لێکۆڵینەوەی یاسایشی نیشتمانی ئیسرائیل توێژینەوەیەکی هەردوو توێژەر تامیر هایمان و دکتۆر ڕاد دیمەتی بە ناونشانی لە نێوان ڕێگاچارەی ئەتۆمی و هێرشی سەربازی بۆ سەر ئێران کاتی بڕیاری یەکلاکەرەوەیە بڵاو کردەوە. توێژینەوەکە دیدگایەکی استراتیژی هەمەلایەنە لە خۆ دەگرێت بە ئامانجی چارەسەرکردن و پێشگرتن بە خاوەندارەتی چەکی ئەتۆمی لەلایەن ئێران و سنووردارکردنی توانە موشکیەکانی وڵاتە. توێژینەوەکە سێ ڕێڕەوی کارکردنی خستۆتە بەرباس کە هەریەکەیان چەند ئاڕاستەیەک لە خۆ دەگرێت. لەوانە دیپلۆماسی، هێزی سەربازی و فشار لەسەر ڕژێم کە پوختەکەی ئەم سێ بژاردەیە. ڕێگایەک لەسەر بنەمای یەکلاکردنەوەی سیاسی، ڕێگایەک لەسەر بنەمای بژاردەی سەربازی چ لە ڕێگەی ئۆپەراسیۆنی سەربازی ئیسرائیلەوە بێت یان ئۆپەراسیۆنێک بە سەرکردایەتی ئەمریکا، ڕێڕەوی ئاوێتە وەشاندنی چەند گورزێک وەک ئاماژە کە ئامانجلەی ناچارکردنی ئێرانە بەڕێککەوتن. هەرچی سەبارەت بە هەڵوێستی فەرمی ئیسرائیلە بڕوای بە ڕێبازی سیاسی نییە و گرە و لەسەر شکستی دانوستانەکان دەکات و خۆی بۆ بژاردەیەکی سەربازی ئامادە دەکات. لە ڕوانگەی هەردوو توێژەر تەسویە سیاسی لەگەڵ ئێران پێویستی بە هەڕەشەیەکی سەربازی ڕاستەقینە هەیە کە سەرنجی لەسەر بەرنامەی ئەتۆمی و مانەوەی خودی ڕژێم بێت. بە بۆچوونی ئەوان دەتوانرێت بە لەبەرچاوگرتنی دەرفەتەکانی ئێستا کە بریتین لە پشتیوانی ئەمریکا بۆ ئیسرائیل لاوازی ئێران و نەبوونی ترسی جدی لە کەوتنە ناو شەڕێکی ناوچەیی بە چەند ئۆکارێک لەوانە نەمانی هێرش و وەڵامدانەوەکانی حیزبوڵڵا ئەم بژاردەیە چالاک بکرێت. لێکۆڵەرانی توێژینەوەکە بەو ئەنجامە گەیشتون کە پاکتاوی سیاسی لەگەڵ ئێران لانیکەم لە مەودایەکی مامناوەندە ڕژێمی ئێران بەهێز بکات. ئەماش لە ژێرسایی ئەو دەستکەوتە ئابووریە بەرچاوانەی تاران لە چوارچێوەی هەر ڕێکەوتنێکی داهاتوودا بەدەستی دەهێنێت. بە بڕوای توێژەران ڕێکەوتن ئێران لە ڕووی ئابووریەوە بەهێزتر دەکات و دەیخاتەوە ناو سیستەمی جیهانیەوە. پێدەچێت ئێران ئەو سەرچاوە ئابووریانە بقۆزێتەوە بۆ بەهێزکردنی توانە سەربازیەکانی، فراوانکردنی چالاکی ناوچەیەکانی خۆی، دووبارە نۆژەنکردنەوەی ئێران و بەرەی مقاومەی سەر بە ئێران لە ناوچەکە. هەرچەندە و گۆڕانکاریانەی لە چەند مانگی ڕابردوودا لە ناوچەکەدا ڕوویانداوە ئەوڵی ئێرانی بەو ئاڕاستەیەدا بە تەواوی ئالۆز کردووە. لە ئاکامی بژاردەی یەکلاکردنەوە لەسەر بنەمای سیاسی لێکۆڵینەوەکە گەیشتوتە و ئەنجامەی کە ڕژێمی ئێران لە بیر و باوەڕی ئایدۆلۆژی خۆی پاشەکشە ناکات و دەستبەرداری ویست و سیاسەتە ئەتۆمیەکانی نابێت. ئەمەش بە ئامانجی بەهێزکردنی نفوزی خۆی لە ناوچەکەدا. بۆیە لە ڕوانگەی ئەوانەوە جگە لە گۆڕینی ڕژێم هیچ ڕێگا چارەیەک نییە. هەرچەندە دانیان بەوەدا ناوە کە گۆڕینی ڕژێم پەیوەستە بە پاکتەرەکانی دەرەوەی ئیسرائیل و پرۆسەیەکە کە ناتوانرێت هەروە ئاسان کاتی گۆڕینی پێشبینی بکرێت. بژاردەی سەربازی گەرانتی بەدەستهێنانی ئەو ئەنجامە ناکات کە ئیسرائیل دەیەوێت. هەڵوێستی فەرمی ئیسرائیل ئەوەیە کە بە هیچ شێوەیەک بڕوای بە ڕێڕەوی سیاسی نییە، بەڵکو بە ئاماژەدان بە دوایین پێشاتەکانی ئیسرائیل گرە و لەسەر شکستی دانوستانەکان دەکات و خۆی بۆ بژاردەی سەربازی ئامادە دەکات. ئەوەش خراوەتە ڕوو کە نەتانیاهۆ و ڕاستڕەوە تونندڕەوەکان مەیلیان بۆ ئەوە هەیە کە دانوستانەکانی نێوان ئەمریکا و ئێران شکست بێنن. توێژینەوەکە چەندین پرسی سەبارەت بە کاریگەری و گەرەکانی بژاردەی سەربازی وروژانتووە. لەوانە یەکەم، سەرەڕای توانای ئیسرائیل بۆ هەڵسوکەوتی تاکلایەنە و لێدانی بەرنامەی ئەتۆمی ئێران، بەڵام هەماهەنگی لەگەڵ ئەمریکیەکان پێویستە.
هەردوو توێژار بەڕوونی نیگەرانن لە پێشبینیکردنی دەرەنجامەکانی ئەم ئۆپەراسیۆنەوە گەری ئەوەی کە هەڵوێستی تاکلایەنەی ئیسرائیل ببێتە هۆی سەرهەڵدانی شەڕێکی ناوچەیی فراوان. هەروەها ترسی ئەوە هەیە کە نەتوانرێت ئامانجە استراتیژیەکان بەدی بهێنرێت بەهۆی ئەوەی ناویان ناوە کەلێنی هاواڵگیری یان ئەگەری شکست و تێکچوونی ئۆپەراسیۆنەکان کە دوجار دەتوانێت ئێرانێکی ئەتۆمی بەهێز بەجێ بهێڵێت و دەشێت لێکەوتەی مەترسیدارتریشی لەوانە بە دیلگرتنی سەربازەکانی ئیسرائیلی لێ بکەوێتەوە. دووەم، هیچ گەرانتیەکی پێشوەختە نییە بەبێ گوێدانە کاریگەری هێرشی سەربازی چ ئیسرائیلی بێت یان ئەمریکی یان هاوبەش لە گەیشتن بە ئامانجی استراتیژی سەرەکی کە ڕێگریکردنە لە ئێران تا نەبێتە خاوەنچەکی ئەتۆمی. هەروەها هیچ بژاردەیەک نییە بۆ لە ناوبردننی ئەو زانست و تەکنەلۆژیایی کە زانایانی ئێرانی خاوەندارەتی دەکەن و نەتوانن دوای هێرشێکی سەربازی دووبارە ئەو بەرنامەیە بنیات بنێنەوە. سێەم، ئیسرائیل ناتوانێت ڕوبەڕووی وەڵامدانەوەی ئەگەری ئێران ببێتەوە دوای هێرشی سەربازی بۆ سەرە وڵاتە بۆیە توێژەران ترسیان لەوە هەیە ئەگەر ئیسرائیل بەبێ بەشداری ئەمریکا ئۆپەراسیۆنەکان ئەنجام بدات ئەوە ناتوانێت توانە موشکیەکانی ئێران بە تەواوی لەناو ببات. چوارەم، هێرشی سەربازی لەوانەیە هانی ئێران بدات بۆ پەرەپێدانی زووتری چەکی ئەتۆمی و کشانەوە لە پەیمانی قەدەغەکردنی چەکی ئەتۆمی ناسراو بە NPT. نەتانیاهۆ کە لە ئێستاوە ئاگاداری بژاردەی ترامپە بۆ دانوستان لەگەڵ ئێرانیەکان بۆیە چاوێکی لەسەر مێز و چاوێکیشی لە ژێر مێزەکەیە بەوەی کە لە دانوستانەکان چی ڕوودەدات. لە کۆتاییدا توێژەران باس لەوە دەکەن کە ئیسرائیل لە دووڕێیانێکدایە کە نەتانیاهۆ ڕاستڕەوە توندڕەوەکان مەیلیان بۆ ئەوە هەیە کە دانوستانەکان محکومن بە شکست و ئامادەکاریەکان لە تەلەبیب بەردەوامن بۆ ئەوەی دەستکەوتی ساتەوەختی شکستەکانی دانوستان بچنەوە. بەڵام پرسیارێکی سەرەکی دێتە ئاراوە ئەویشەوەیە ئایا لە ئەگەری شکستی دانوستانەکان ترامپ گڵۆپی سەوز بۆ نەتانیاهۆ هەڵدەکات تا هێرش بکاتە سەر بەرنامە ئەتۆمیەکەی ئێران؟ ئایا ترامپ ئەو پشتگیری هەواڵگری و سەربازیەکە پێویستە بۆ ئۆپەراسیۆنەکان پێشکەشی ئیسرائیلی دەکات یان ڕێگا بە نەتانیاهۆ دەدات خۆی بڕیاری ئەنجامدانی ئۆپەراسیۆنەکە بدات؟ بێ گوێدانە جددیەتی هەڕەشەکانی ئێران سەبارەت بە وەڵامێکی وێرانکەر بۆ ئیسرائیل، ئایا ئیسرائیل ئۆپەراسیۆنەکە بە تەنیا ئەنجام دەدات یان بە هاوکاری ئەمریکا کە پێدەچێت دوای سەردانەکەی بۆ سعودیا، ئیمارات و قەتەر دۆناڵد ترامپ هەڵوێستێکی جیاواز بگرێتە بارێ؟ ئەوەی گرنگە وادەی دوو مانگی دۆناڵد ترامپ بۆ کۆتایی هێنانی دانوستانەکان نزیک دەبێتەوە. بە گوێرەی توێژەرانیش کۆتایی خولی شەشەم و حەوتەم ئاڕاستەی دانوستانەکان بە تەواوی یەکلایی دەکاتەوە و بژاردەکان دەخرێنەوە سەر مێز.